ئەگەر ئاوا زیاد زەختمان لێ بگەن مۆلدەکانمانە کوژێنن و فەرم با خۆیان بێن میخەنە ئیشور کاس حکومەتیشت بۆ بکەم بەش 15 ڕۆژیشت بۆ کەمەوەی کوژێنمەوە دەخوا حافیزت خوا حافیزم ئەی باقیەکەی لەکوێ بێرم ئەی ئەم ملەتە بۆ کوێ بڕوا لە گەرما بەشێک لە خاوەنی مۆلیداهلیەکانی خورماتوو لەم گەڕەکە کە گەڕکی کۆماریە گورد بنەوە دژی ئەوەی کەوا ئەوان چەند ڕۆژێک پێش ئێستا پارەی ماڵانیان کۆ کردوتەوە بێ ئەوەی کەوا قایمقامێتی قەزاکە لیست دابەزێنێت دوایەوەیکەوە ئەم شەو قایمقامی قەزاکە لیستیدا بەزان لە لیستەکەدا هاتووەکەوە ئەو بڕێک کە قایمقامیت دیاری کردووە کەمترە لەو بڕێکەوە ئەمان وەریان گردو لە خەڵکی وای کردوی سە ئەمانی کردو مووقف لای خەڵکەوە ناچار هاتوون گربوونەوەیان ئەنجامدا و دژیەوەیکەوە کە کۆمەڵێک معانات و کێشەیانەیە نەمێ بچمەلایەن بە گفتوگوی لەگەڵ خۆیانە بکەین سڵاو لێ بێت تۆکو خاوەن مۆلیدەیەک بۆ کۆبنەوە لێرە وەڵای ناڕزایەوەمانەتانێ ئەوەل شیەمە گازەکە ئەو گازەی دەن پێمان باید 200 ساعت ئیشەکات ئێمە 500 ساعت ئیشمان کردە کارەبا هەنەماوە لە دووزە ئیترێمەش گردونمەکەمان لەسەرەوەتانێ ئەگەر ئاوا زیاد زەختمان لێ بگەن مۆلدەکانمانە کوژێنن و فەرم با خۆیان بێن میخەنە ئیشور تر لەمە زیاتر دەسڵاتمانێ ئێمە لەسەرەوەتان ئیداری قەزاکە بۆ لیستی پێشوەختە عنیەگەرچی هێشتا هەفتەیەوان ئەوەیان ڕۆیشتووەکەوە لیستەکە دابەزێنێ ئەم شۆ بڵاو کرد بۆ نەتاخیر بوو یاخود بۆەوە پێشەوە وەرتانگر لە خەڵکی پارە وەڵایی ئەتوان ئەو پرسیارە لە خۆی بکەن ئێمە خۆیان وتیان ئەو پارە گوردۆکەن لەوەیە چەند مۆلیدەیەکمان یعنی چەند مۆلیدە ینی وەمەبلەغ زۆرنا 4-5 مۆلیدەی ئەگەر مخالفەیەکشی کردووە توان ئەجراعاتی لەگەڵا بکەن بەس بەم شێوە نایە ئەو نە لەسەر مانگە تەسعیرەکە بڵاوە بکات تەسعیرەکەی بڵاوە بگرای ئێمەش وە گوێرە ئەوە بڵاو پارەمان گوردووە کرد ئیساکە تەسعیرەی وەم شێوە بڵاوە کردن ئێمە لێ هاوڵاتیە ئەمان کاتە مەشاکل ئێستاەوە داواکاریتان چییە کە لێرە کۆبنێت وەڵا داواکاریمانەوەتانێ مەشاکلمان بۆ دروست نەکات ئێمە 500 ساعت هەر لە ئەو خۆی یەکەم جات کۆبینەوەی لێمان ناکردەوە تێ 12 ساعت 12 ساعت 360 ساعتەکە 200 ساعتی گازەکەی داوێمان 100 ساعت 150 ساعتی گازەکەشی لە بازار بسێنین گشت عالەمی شەزانێت لە ترێگازە 1000 دینار مخالفەی قانونی نەکردە ئەوەی کە ئێمە کردومانە 360 ساعتەکە باید 12000 دینارە 150 ساعتەکەشی لە 50 دینار ئەکا 3000 دینارەکە 15000 ئێمە ئەوە نەمان گوردۆ کردە بە گوێرەی قانون یعنی ئێمە خلافمان نییە لەگەڵەوەیە بەڵام ئێمە نازانین یعنی لە وەزعەکە تێناگەین ئەم بەزمە چی بیر لەسەر چی ڕوویدا بۆ هەر ئەمپێرێک چەندێک دیاری کراوە قایمقام چەندێک دیاری کراوە بە گوێرەی حسەی حکومەت بێ 360 ساعت 360 ساعت 12000 دینارەکە بە گوێرەی 360 ساعت ئێمە 500 ساعتیشمان کردووە زیاوەکەی غێر بە تیجاری شکەین غێر بە تیجاری حسابیکەین تێتە چەند تێتە 6000 دینارەکە لە 50 دینارەکە یاکە 15000 ئێمە هیچ مخالفەیەکمان نەکردووە یعنی ئێمە سەرم لە وەزعەکە تێر نادەین کەس نییە لەم شارە لێمان تێبگەیە مەوزوعەکە چییە نازانین چییە وەرە کاکە تو بە گوێرەی گاز حکومەتیشت بۆ بکەم بەش 15 ڕۆژیشت بۆ کەمەوەی کوژێنمەوە دەخوا حافیزت خوا حافیزم ئەی باقیەکەی لەکوێ بێرم ئەی ئەم ملەتە بۆ کوێ بڕوا لە گەرما کێشەی ئێمە ئەوەتانێ کاکە ئێمە باقیەکەی لە تیجاری دامانەتەوە لە یەک مخالفەی قانونمان نەکردووە ڕێکەوتی پێشوەختە هەبوو لە نێوان خۆتان و لیژنەی مۆلدەلێک ئەمە قانون بەغدادە کاکەڵێ من 12 ساعت کتابمانەیە کتابێکمانەیە لە ناو مۆبایلەکە ئەڵێ 12 ساعت لەسەر ئەبوو مۆلدەیە باقیەکەی لەسەر حکومەتە ئێمە 8 ساعت کارەبا دەین 8 ساعتەکە غێر باقیەکەی تیجاری بسێنین ئەمە کێشەکەی ئێمە براکەم ساڵی پێشتر ئێمە ئیشمانە کرد بە 25 دینار 25 دینارەکە گاز 500 دینار بیلەتی 550 دینار بی ئیستا گاز بێتە 950 هەر بە 25 دینارەکەی شکەین چی حقێک یعنی چی قانونێک ئەوە حقەکان ئێمە دانیشتناوی 12 ساعتیشکە ینی مانکاکە چەندە 360 ساعت 500 ساعتیشمان کرێمە